کراینەوە لە ماوەی پێشوە کۆمەڵە تەحرکات هەیە و بۆ گەڕانەوەی ئەو ماڵە عەرەبانەی ئێستا و عەرەبانە هاتوونەوە بۆ دەیانەوێت ئەو زەویانە وەربگرنەوە بە سوودبینین لەم بارودۆخەی کە ئێستا کورد لەم ناوچەیە بێهێز بۆ بەهۆی ئەو حاڵتانەی کە لە پێشترا ڕووی داوە. ئێمە لە سەرتاوە هەموو ئەو کوتلانەی کە لێرە ئەیان بینن دەستمان کردو بە جموجۆڵ بۆ ئەوەی کە ئەم بابەتە ڕابگرین. وەکو ئاڵاخان باسی کرد کە هەم ئەنجومەنی وەزیران حەیدەر عیبادی هەم وەزیری داخلی ئیستیجابەی باشیان هەبووە و وعدی ئەویان داوە کە تەدەخول نەکات جێنە شورتە لە ئەم چارەسەرکردنی ئەم کێشەیە تەدەخول نەکا خەڵکە عەرەبانی کە هاتوونەتەوە دەیانەوێت بێنەوە ئەو زەویانە داگیر بکەن کە وەختی خۆی پێی قەرارەتی مەزیقاری سەورە حکوومەتی بەعەز پێدا بوون بۆ تعریفکردنی ئەم ناوچانە. ئێمە هەردوو لایەکانمان بینی و پێمان وتن ئێمە لەگەڵ چارەسەرکردنی کێشەکانیان پێی یاسا و قبول ناکەین کە بە هیچ جۆرێک فەرزی ئیرادە بکرێ و فەرزی ئیرادەی لایەنەی بەسەر لایەنی ترا بەکارهێنانی هێز بکرێت. بەردەوام دەبین بەسێ ینی لە هەموو ڕێکانەوەتر لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی تعدیلکردن و هەموارکردنی و یاسارسەرکردنی و کێشانەی کە تا ئێستا چارەسەر نەکراون یا ئەو داوایانەی تا ئێستا حەسم نەکراون خەڵکی زۆر بە تایبەتی لە دوو بسا لە هەموو ناوچەکانە کێشەیان هەیە و ئەو کێشانە بەشێکیان پەیوەندی بەوەیە کە داواکانیان کاتی خۆی لێ وەرنەگیراوە.